به مرما پشکداری کرنه ده کنگره 14 پارتا پشکفتن خوازا کردی لسوریا پیش ورو روژا پنجشنبه 19/11/2015 شاندگه کتیان اجتماعی کردستانه به سرپرستی سعدی احمد پیره اندام مکتب سیاسی کتیان اجتماعی کردستانه برف روشاوای کردستان برای کفتنو جالی هر دو خال سنوری روشاوا باشور و پیشوازی ها تکرنو ده داخونی که روشنموانی جدا سعدی احمد پیره را گهانت راست امجا آوگه در باز بونه لی کردستان هر کردستانه ریبارو نچتشتک پارچن کردستان جگ جدا ناکن. هر لی درجه های آخفنن خو سعدی احمد پیره داخواست کرد که ولاتین آسایجی آزادانه و هاتنو چونه بکندن برا روشاوا باشور کردستان دو سپاسیا هر دو ریوبرن خالن سنورین پیشا بیره و روش آوا کرو لدیفرا او شانده برف باجار قامشلو برای کفتنو گهشن بارگاه مکتب سیاسی پیش ورو جالی حمید درویش سکرتری و پارتی و کادر و اندامان به گرمی پیشوازی لحاظه کرن. لروبات پرینو بلام هر لکردستانی دولتی خومانی عنوانی سردانه کمان برداری کردن لکنگری پارتی تجربه دموکراتی کردی سوریا دوست او پیمان لی خوشحالم که یکم جار لو ریدین للاین نقطه سنوری لان کمپاوندی سنوری که کاروان پیشوازی دەکرێن هیوادارین کە کارێکی وا بکەین لە داهاتوێکی نزیک ئەم سنوورە بەو شێوەیە کە هەیە فراوانتر بە شێوەیەکی باشتر پێشوازی لە هەموو چین و توێژەکانی خەڵکی کوردستان بکەن نەبە تەنێ بۆ تیجارەت نەبە تەنێ بۆ سیاحەت بەڵکو بە شێوەیەک بیکە هەموو کەس بتوانی بە ئاسوودەیی هاتوچۆ بکە هیچ ڕێگری و بەرهەستێک نەبی ئەکید دەتوان ئەم دوو نقطەیە هی ڕەخێک کوردستان باشووری کوردستان و حکوومەتی هەرێم لەگەڵ ئیدارەی خۆجێیی لە ڕۆژاوا هاوکاری یەک و دوو بکەن بۆی بتوان خزمەتێکی گەورە پێشکەش بە ملەتی خۆیان بکەن. من پێم وایە بۆ کاک کاروان لەم دی و بۆ کاک شەوکەتیش لە ڕەخێک هەرێمی کوردستان شەرەفێکی گەورەیە کە ئێوە بکات خزمەتی ملەتی خۆتان بکەن بە تایبەتی لەو کاتێک کە ملەتی ئێمە دووچاری شەڕ و زەحمەتی و لێقەڵمان دەبێت و بەگەیشتمان بێ ئێرە پێشوازیکران لەگەڵ لەم لەلایەن کاروان هەروە لەلایەن وەفدی پێشوازی پارتی پێشبەڕۆ بە سەرپەرشتی کاک ئەحمەد سلێمان و هەڤاڵان زۆر سوپاس بۆ هەموو لایەکتان سپاس بۆ ئێوەش کە بەشداری دەکەن لە بەڕێوەبردنیان. لەک بێ شەناز و سەرفراز و کێفخۆشن بە هاتنە وەفدێ یەکێتیی نیشتمانی کوردستان و کاک سعدی و هەڤالانوی سەرسەرا و سەرچاوە هاتنە ناو هەڤالێ خۆ هاتنە وڵاتی خۆ و ئەڤایە ڕاستی دوی ئالیدەیە ئالیە پەیوەندیە مە وەک هەردوو پارتی یعنی کەونترین علاقەت و علاقەتن استراتیجی کەون ناو مە هەردوو ئالیات وەک حەلیفەکی استراتیجی یەکێتی نیشتمانی ئەم ناز دکن و هەروەهاژی هەبوو ناوان ناو کۆنگرامە دەگیرۆ نە تشتێکی غەریبێ تشتێکی تایبەتیش بۆ ناژی سەرسەرا و سەرچاوە هاتنێ و ئەم گەلێکی پێ کێفخۆشم بە هاتنەوە سپاس. باشی شاندهکتی به سرپرستی سعدی احمد پیره دست به کمبون و هفدیتنین خو کرد جبه خمتا لحف نزیکن آقالین سیاسی روشاوای کردستانه و لبارگاه پیشورو دیگل کادر و اندامن و پارتی کمبو باشی دیگل شاندگه جواتان اجتماعی کرد لسوریا انکسه هفدیتنک انجام دو بحث روشاوا و دور هاتا کرنو هر واسا تاکیجی لسر خورد کرنا پیوندی نکتی و پارتی روشاوا هاتا کرن. هفتم هر لی باجار قامشلو کمبون شاند یکتیان اجتماعی کردستانه دگل تفدمه به سروکاتی سعدی پیره بره وچو لدست پیکا کمبونجی لروشا ساخلمی سرکومان جلال پرسینو لدرجه های کمبونجی با وکه گشتی لروشا روشاوا هاتا کرنو تأکیجی لسر پیوندین هر دو حزبا هاتا کرن.
هل درجای هفدیتن و کمپونن خدا شاندیکتیان اجتماعی کردستانه لبارگاه پارتا پیشورو پیشوازی لشاندک لوگر سیاسی کرد لسوریا کرد. ده دیداره که جدا هر دوالیان بحث روشا سیاسی لروشاوای کردستان بگشته و دوره بتایبتی کرو تاکید لسر خورد کرنا پیوندین دنورا پارتن سیاسی لروشاوای کردستان کرد. ارواسا سعدی احمد پیره پشتوانی کتیان اجتماعی کردستانه بوروش آوا دو پاد کرو تاکید کرد که ایکتیه چاوال دم بوری پشتوانی و هاریکاری روش آوا کریه دنها جدا ده بردام بیتن. بله ڕۆڤدێکی یەکێتی نیشتیمانی لە ژمارە گەندامانی سەرکردایەتی پێکهاتووە هاتین بۆ قامشلوو بۆ بەشداریکردن لە کۆنگرەی چواردەهەمینی پارتی دیموکراتی پێشبەڕۆی کوردی سووریا. یەکێتی نیشتیمانی و پارتی پێشبەڕۆ بێکەوە پەیوەندێکی دوور و درێژ و دێرینیان هەیە بێکەوە بە تایبەتی سەرۆک مامجەلال و هەڤال حەمید دەروێش پەیوەندێکی دوور و درێژ و دێرینیان هەیە بێکەوە و بەشداریمان لەو کۆنگرەیە بە عنوانی پشتیوانی لە خەباتی گەلی کوردستانی ڕۆژاوا و پشتیوانیمان لە خەباتی و تێکۆشەرانی ڕۆژاوا ئێمە لەو کۆبوونەوەی کە دەیکەین لەگەڵ لایەنە سیاسیەکان جگە لە ئامادەگیمان لە کۆنگرەکە بۆ لێک نزیکردنەوەی بیر و بۆچوونی لایەنەکانی کە کێشەی سیاسیان هەیە و پێشنیار و بۆچوونەکانی خۆمان ببینەوە بۆ سەرکردایەتی لە هەرێمی کوردستان بیرێک لەوە بکەینەوە کە چۆن دەتوانین کۆتایی بەو کێشانە بینین چونکە ئەوڕۆ ڕۆژاوای کوردستان بە بارودۆخێکی ناسکدا تێدەپەڕێ ژمارەیەکی زۆر لە زلهێزەکان لێرە کۆبوونەتەوە لە شەڕی دژی داعش و هەروە گۆڕانی خێرا هەیە لەم دەبەرە بۆیە پێویستە کورد حازرایی هەبی بۆ یەکەم پاراستنی خۆی و تامینکردنی پاشە ڕۆژی وە گەیشتنی بە کەنارێکی ئارام و پرۆمێت. پشتیوانی ئەمە بۆ ڕۆژاوای کوردستان دیبلۆماسی بووە، سیاسی بووە، ئابووری بووە و هەروەها سەربازی بووە جگەلەوەی کە یەکێتی نیشتیمانی بڕیاری دا لەگەڵ هاوپەیمانەکانی لە باشووری کوردستان بۆ ناردنی هێز بۆ پشتیوانی لە شەڕبانانی کۆبانی و ڕزگارکردنی کۆبانی و لە ئێستاکەش وەزیفەیمە تەواو نەبووە تا ئەو کاتێک کە ڕۆژاوای کوردستان دەگاتە ئامانجەکانی خۆی و کەناری ئارام ئێمە ئامادەجی تاوامان هەیە بۆ پشتیوانی. ما هات بخێر هاتنە شاندەیە بە ڕێبەرتیا بەڕێز سعدی پیرە کرد و هەوالی وی پێرە و گفتوگۆ بشکلێکی عام یعنی سەور ڕەوشە کوردستانی بێتەوایی هم باشووری کوردستانی هم ڕۆژاوای کوردستانی ئەف دەمێ دیرۆکی ملەتێ مەتێر دەرباز دەبێ یعنی مەسائلێک متعلقی بشخوا علاقاتی دیرۆکی نابێنە کوردا تەواییژی یعنی یەکیتی و نیشتمانیژی و نزیکبوونە یەکیتی نیشتمانی ئیجابی ڕۆژە بۆ ڕۆژاوا یعنی یەنێکی هاتیە ڕۆژاوای کوردستانی و یەنێکی لە ڕۆژاوای کوردستان نەمێوانە خودی مالەیە ینی و بڕاستیژی دەستپێکە وێ شۆرەشە ڕۆژاوای کوردستان و بە ئەلانکردنا ڕێڤەبەریە خۆسەرە دیموکراتیک یەنێکی دەستپێکە وێ شۆرەشی پێشگیریە شۆرەشە ڕۆژاوای کوردستانی کریە و ئەرێنی کریە ئەف ڕێڤەبەریە خۆسەرە دیموکراتیک و ئەفزێدەی جارێکی یەنێکی تێ ڕۆژاوای کوردستانی و تێ مالاخوا و بە هەفتورە ئەم دەبینن ها 100 ساڵە 21دا ئەم دیرۆکە کوردان و دنویسن جبەر داعش خەتەرێک هەری مەزنە سەر تەوایە کوردستانی و تەوایە ڕۆژهەڵاتە ناوی و تەوایە عالەمە حەڕ و ئینسانیەتی و ئێگۆ کاری بوون مواجهە تیرۆرە داعش بکەن کورد بوون و ئێ خودی پرۆژەیەک دیموکراتیکش بۆ پێشڕۆژە
دەڤەری دیسە کوردن ئەم دەبێژن ساڵە 21 کورد کاربن دۆرێک مەزن بلیزن و ئەم بوونە ڕقمە گرانبەهات معادلە سیاسی چل ڕۆژاوای کوردستانی تل تەوایە ڕۆژهەلاتە ناویجی بۆ لوژیا من دەبینن ئەف سەردانی وەها گۆچی دەبێن و بتایبەت هاتنە یەکێتی نیشتمان ڕۆژاوای کوردستان ئەوەیە دەرفەتەکە ji بۆ خاطری دپێشۆلۆژیان بەهفتورە مکاربن پلان بکەن بۆی دامەزراندنا کۆنگرێک نەتەوەی کوردستانی وەک لێڤەگەرێک سیاسیش بۆی تەوایە کووردا سە ساڵە 21 هاتنی وەفدی یەکێتی نیشتمانی کوردستان کە وەفدێکی باڵا بۆ ڕۆژئاوا سەبارەت بە بەشدارکردنی کۆنگرەی پێشدەم یان پارتی دیموکراتی پێشڤەڕۆ کە بۆ بەیانەکەی کۆنگرە دەبەستن دیارە پەیوەندیەکی نیشتمانی کوردستان لەگە پێشڤەڕۆ پەیوەندێکی مێژوویە پەیوەندێکە لەو ساڵانەی کە تەنیا پێشمەرگە و شاخ هاوڕێ یەکتر بوون لە شاخکان ئەم حزبە دەتوانین بڵێن بەس سورەکایەتی کا حەمی دەروێش یەکێک لەو حزبانەی کە بەردەوام هەماهەنگی و هاوکاری هەبوو لە گەیشتێتی نیشتمانی کوردستان بۆی ئەمڕۆ بەشداریمان لەو کۆنگرەیە بەشداریەکی هەم بەلەژنەیەکی باڵا بە سەرپەرشتی کاک سعدی ئەحمەد پیرە لە هەمان کاتیشدا بە کۆنگرەیەکی خۆمان دەزانین کە بتوانین بەشداریەکی کاریگەر هەبێ و لە داهاتوویەکی باشتر لەم حزبە بڕوانین و بتواندرێ زیاتر لەگەر ڕۆژگارەکانی ئەمڕۆ کە سەرکەوتنی گەورە لە ڕۆژئاوا بەدەست هاتووە و پێشڤەڕۆ بتوانێت لەگەر ئەم گۆڕانکاری سەرکەوتنانە ئەمیش سەرکەوتنی گەورە بەدەست بهێنێ هیوای سەرکەوتنی کۆنگرە بۆ پێشڤەڕۆ دەخوازین و لەم گۆڕانکاریانەی ڕۆژئاوای کوردستان هیوادارین دەوری کاریگەرتری هەبێت چونکە ئەم ڕۆژئاوا لە چاوی هەموو دنیا کاریگەری زۆری هەیە لە چاوی هەموو دنیا کە تاکە هێزی کوردیە لێرانە کە ئەمیژە پەگەویە پەژەیە لەسەر ئەرزی واقع چەتەکانی داعشڕادا ماڵن بۆنتە سمبولی خۆراگری و سمبولی ئازایەتی لەم دەڤەرەکە ئەمڕۆ هێزەکانی دنیا لەسەر ئەم هێزانە گرێوی و لەسەر ئەم هێزانە دۆستایەتیان هاوپەیمانیان با بڵێن منافسان هەیە بۆیە بەشداریمان وەکو باسم کە لە کۆنگرەی هیوادارین ئایندەی ڕۆژئاوا ئایندێکی باشتر بۆ ئایندێتەوە کەمان وەلا داهاتووی سووریای دموکرات ڕۆژئاوا ببێتە ڕۆژئاوایەکی بەشداری ڕاستەقینە بە خاک و خەڵکەوە لە دەستوری داهاتوو لە سووریای داهاتوو کە ئەمری واقعیشە ئەمڕۆ لێرانە ڕژمارەیەکی بەهێزە و هاوپەیمانێکی گەورەی لەگەر هاوپەیمانانی دنیا هەم بۆ شکاندنی سەتەکانی داعش بێگومان ئامانجی سەردانەکەمان بەشداریکردنە لە کۆنگرەی حیزبی پێشکەوتوخوازی دیموکراتی کوردەکانی سووریا و کە بە بانگهێشتێکی ڕسمی هاتووینەتە ئێرە و بەبایەخەوە ئێمە لە ڕەوشی خۆرئاوای کوردستان دەڕوانین هەر بۆیەکە ئامادەیمان دەربڕێەوە کە لەگەڵ هەموو پارتە سیاسەکانی ئێرە بە مەبەستی لێگرزیکردنەوەیان دانیشتن و گفتوگۆی جدی بکەین و هەوڵە دەین ئەو خاڵە هاوبەشانەی کە لە بینیانایە تۆخی بکەینەوە ئەو خاڵە خلافانەی کە لە بینیانایە هەوڵ بین بەیەکیان نزیک بکەین و لەم دۆخەی ئێستای کە سووریا بە شێوەیەکی گشتی و کوردستانی خۆرئاوا بە شێوەیەکی تایبەتی پیاتی ئەپەڕێت هەمویان هەوڵ بدەین لێک نزیک بنەوە بۆی هێز و قووەتێکی زیاتر بن بۆ پێشهاتانەی کە هێتە پێشەوە تاکو بتوانن دەستکەوتی زیاتر بۆ گەلەکەمان بەدەست بێنن و ئەم مەسەلەیە پەیوەندی بە هەمومانەوە هەیە سەرکەوتنی براکوردەکانمان لێرە سەرکەوتنی باشوورە و هەروە سەرکەوتنی باشووری سەرکەوتنی خۆرئاوای کوردستانە و ئەبینین کە ئێستا هەمومان یەک دوژمنی هاوبەشمان هەیە کە ئەویش هێزە تیرۆریستەکانی داعشەوە هەروەها سەرکەوتنی کورد لێرە دیسانەوە بە ئاوات گەیشتنی براکوردەکانمانە کە ساڵەهای ساڵە خەباتی بۆکەن و بەرخودانشی گەوریان کردووە ئێستا ڕۆڵێکی بەرچاویان هەیە لە بەرچاوی هەموو عالم و هەموو وڵاتانی جیهان بایەخێکی گەورەی پێدەن بۆ یەگە بێ کوردیش ئەو بایەخە گەورەی ئێستا هەست پێ بکات و ناوماڵی خۆی ڕێبخا بۆی لە ئاستی ئەو پرسە گرنگانە بێ کە دێنە پێشەوە بێگومان چ پارتی بێ لە کێرەک ئاما بسەکنێ ئالیکاری ئامادکە ما خورس دکە ما ڕیا ڕاست وێ بدبەرمە پارتیان کوردستانی گشت هەفتوو بگرن پشتا هەفتوو بگرن سەرکەتنێکیش بۆ گەلێ کورد هاتنا شاندە یەنێکێژی یەک ژووی بابەتی بله ایرو هاتنا ما وەکشاندا ئەنجومەنە نیشتیمانی کوردی سەردانە کاک سعدی پیرە شاندا یەکیتی نیشتیمانی کوردستان ئەم مەسلاڤک وەک براتی وەک ئەنجومەنێ مەلوا کرد و هێویە مە ئەوە گۆ
یەکیتی نیشتیمانی کوردستان و مەشواژی خۆست ئارکێ خۆی نەتەوی پێشە ڕۆژە مەدە بلەیزێ و مساهم بێت یەکرێزیە تەفگەرە سیاسی لە کوردستانە سووری. پشتیوان همی هفدیتن و کمبونانجی شاندهگتیه به سروکاتیا سعدی احمد پیره اندام مکتب سیاسی روژا 2011 برف باجار عاموده برکفتن به مرمات پشکداری کرنه ده 14مین کنگره پارتا پشکفتن خوازا کردی لسوریا دا. ده کنگره جدا حمید درویش سکرتیر پارتیا پیشورو پیوک پیشکش کرو ده دا سپاسی آشان ده کتیو سروکمان جلال کرن کو بردام دست هاریکاریه بو پارتیا مو روش آوای کردستان درش کریه. لدیف راجه گوتارا کتیان اجتماعی کردستان جالی سعدی احمد پیره سرپرشته شان ده کتیان اجتماعی کردستان و اندام مکتب سیاسی کتیان اجتماعی کردستان هاتا خواندنو تدا سلاوین پشمرگن قهرمانو سلاوین سرکمان جلال گهاندن روشاوای کردستانه. گوتنا شانده کتین اجتماعی کردستان جهیل ماموستا سعدی احمد پیرا فرمو ماموستا سعدی احمد پیرا اندام مکتب سیاسی نونر پیوندین دربای پارتی کتین اجتماعی کردستان. بياني تنبش صباح الخير الأستاذ المناضل عبد الحميد حاجي درويش مامۆستای هێژە عەبدولحەمید دەروێش برایەن مەکتەبە سیاسی پارتا پێشڤەڕۆ خشک و برایەن هێژە نێنەرێن کۆنگرێ چواردەیە پارتا پێشڤەڕۆ خشک و برایەن پارتên سیاسیên سووریا و کوردستانê هێوی dikem demekê xweş bibin. Ez gelekî keyfxweşim ku piçavên xwe dibînim hemî reng yên nav vê holê de kom bûyn ji aliyên Kurdî ev e jî xweştirîn rûje di jiyana min de. Hemî kesanên baş li bin sîhwana Parta Pêşverûya Kurdî li Sûriya û sîhwana mamostayê hêja Abdulhamîd Derwêş kom bûyne. Min guhê xwe de gotara wî bi başî. Ez têgihiştim ku ew gel hewe duya daye eger hîn kom bin, paçawa ye eger hîn hemî di vê holê de pêkve kom bibin. Ez hatme Rûşava gel birayên xwe yên serkirdatiya Êketiya Niştimaniya Kurdistanê gel hindek ji fermandeyên pêşmergeyî da ku bu hewaslavên pêşmergên qehremanên başûr veguhêzim ku di nûkeda şerê dijî tîrûrê dikin. Lê nêzîkî sinûrê vê devera ciwan an ku Şingalê wesiyê hatîm da ku silavên kadir û serkirdatiya Êketiya Niştimaniya Kurdistanê veguhêzim. Wesiyê hatîm da ku silavên têk û şer Serok Mam Celal bû hewa veguhêzim. Hêviya serkeftina kongirê hewa dikim lê biryarên wêrek ji pêxemet xizmetkirina mirovatiye û bizava niştimanî li Sûriya û Rojavayê Kurdistanê û bizava siyasiya Kurdî li Rojava. Em dizanin ku Êketiya Niştimaniya Kurdistanê lê demê damezrandina wê gel hewa dabû mifa ji hewa wergirtiye û hewa jî mifa ji me wergirtiye ji aliyê fikrî, aydolojî û me ji hewa wane wergirtîne waneyên berxwedanê, waneyên şoreşê û em yên hatîna Rojava da bû hewa rabgehînin ku em şanaziyê bi qehremaniya hewa dikin û berxwedana hewa li Kobanê û li serê Kaniyê û Amûde, Romêlan û Heseke û hîn bi serkeftin bi ser wan hemiyan ku diviyan pîlanekê li ser hewa bikin. Di nûkeda Rojava bûye destewajeyek li ser mêza hemî wan aliyên ku biryar di dest daye. Hîn di nûkeda gehiştina wî astî ku nênerê hewa ji yekîneyên parastina gel digel bilindtirîn kesanên eskerî li cîhanê kom dibît. Ji pêxemet parastina evê devera ciwan ji warê me.
اوجی جه سربلندیه و اوجی بو برخودانا هوت زفرید. بله ام جاودریا روش و کودان سوریا دیکین جه دسپیک سرهلدانا شورش سوریا سال 2011 و لدسپیک جی برپرسن باشور کردستان گل هوا دابون و همی دمکی بو چونا ما اوه بو کودوید آریشن سوریا به دانستاندنان بهنه چاره سر کرن. شر و کشتن سوریا ناگهینی تشتکی جه پروسه عمل باشور کردستان سرباری وان همی کودانان امل سال 1992 مجیلی آواکرنا کردستان نو حتی نوکن نگهشتینا هفته جه صده همی اف خراب کرنه انجام شری بو. اگر هنگهشت نمافین خوین روا آزادی دموکراتی داد پروریه و ریزگرتنا برانبر بی شر او تشتکی جوانو یه آرام تشتکی باشو آرمانجا و هر اوه زمان سردم. گلی براین هجا پیوندین ایکتیان اجتماعی کردستان گل پارتا پیشورویا کردی لسوریا پیوندی که کفناره. از دوی باوری دامه که دامزرندنا و پارتیج رای هندک تیکو شرم و پیوندین مد گل و پارتی بو نزیکی 40 سالان فدگرید و الهمی دمکی ما پیوندی هبوینه. من لی چند روژیم بوری جی گود که اندازیار پیوندین ایکتیان اجتماعی کردستان و پارتا دموکراتا کردستان الباشور کردستان ریکفتن استراتیجی سروک مامجلال و مسعود بارزانی نه و چه کسک جیرنی نه بشد و ریکفتن نهلید هندی او هبن. هر واسا اندازیار پیوندین نوبرا ایکتیان اجتماعی کردستان و پارتا پیشورویا کردی لسوریا جی سروک مامجلال و عبدالحمید درویشن و محاله اف پیوندیان نمینید. هوا باوری هبید که پیوندیان مج پی خمد خزمت کرنا پیکهات سوریا و بو خزمت کرنا وی چنده دا که بگهنا آستک آزادی و دیموکراتیه. از لدمکید خزمت تا سروک مامجلال دا بوم لسال 2002 لدمشقه ده چارچوب کمبون کداد گل سروک سوریا بشار اسد سیاست که وکری پیشکشی وی کرو گود دمیوه چنده هاتی سوریا سیاست که وکری هبید اگر هودوید لسر حکمی بمینن. اگر هودوید دگل وی سردمی بچن ده برانبر جدا بشار اسد گود بله من دست به چار سرکرنا ناسنامه یان کریا و دیفچوناوی چنده جدیکین بله خونشاندانک چه بویا لبرلین گوتیا کو بشار اسد لبن فشارن جماوری افچنده کریا بله لبن فشاران چه کسکی من اوه نکریا. ده برانبر ده سروک مامجلال گود روژک دهید ده وی چنده کی بله لبن فشار جواک نیف دولتی امجی لدیف ریباز سروک مامجلال چین شپی خمد خزمت کرنا گلی خوب. هندکان ویا پیوندین باشور خراب بکن اوه سقای جواکی و روشنبیری بله هندک آلی هبونا بزافت کرن دا کو پیوندین ما خراب بکن بله او رول باشه ایکتیان اجتماعی کردستان گرید و ایکتی جی نابیتا بشک جه آریشان بله ده هر دم بینید بشک جه چاره سریه ام دگل چاره سریه نو بزاو دیکین بو چاره سر کرنه. ما هندک پینگاف هاویتی نو چند کمبونک جی تهنک کرن دا کو اف آریشه بهنه چاره سر کرن دا کو از درش نکم از دا خازا سرکفتن بو کنگره هود خازمو جارکادی صلاف لسرگیان شهید ديمقراط خوازان. أتمنى لكم أيضا توصياتكم تكون موضوع القبول لدى الجميع وشكرا لدعوتكم ونتمنى لكم كل التوفيق. هەرویژی یەکێتی نیشتمانی کوردستان هەرویژی سەرۆک مامجەلال شخوا پێشی دێ ئێمە سپاسیە گەرم ji بۆ یەکێتی نیشتمانی کوردستان وەک پارتیک برا کەوتترین علاقەت ناوبەرا me û her du aliyade û ne tiştekî غەریبی gîrol nav me ne em pê gelekî kêfxweşin û serbilindin bi wê şanda mezinî gitev li karê me bû ev êna jî hêzek baş da me wek partî û ne tenê ji bo me ji bo milletê me li Kurdistana Rojava bêguman ev jî hatina wan hatinek pîrozê gotina hat gotin tişta hat kirin
براستی گلک خاله گرنگ یک جه چاوا ام ده هندره سوریا ده وی رولا خبلیزن ده مثلا سوری دی چاره سر لگور هیوی خلک سوریا او یک دو ده آلیه گه ام وقت کلیه نابمه وقت افگار سیاسی کردی ام چاوا کاربن لی مقاتبن و پیش ببن جبر اوایا آگه دهیلگ بیتر ام تید پیش بکن آسیا لجمع اوا گوگ ام چاوا کاربن او تشتی دسکفتی ده روز آوا بپارزن او جی پیشنیارک جی گوتن هات فهم کردن وقت سعدی گوت جالیه دنگ دل راحتیک دا کنگره گنو او آمادنه و نه هلین گت مشكلة جي الكردستان واشور جي دنابرا هزين سياسي ده ويكيتين اجتماعي وقت ما مستحميد قد رولك قال لك إيرو بربشعب دليزي تشاوا أو آجر نهله يعني فمره أو نبه بروبلمك جبو خاطره پیش روجا كردستاني اف کمپونو هفدیتن نشان ده اکتیان اجتماعی کردستانه ده گوان وان هاریکارین بردام اکتیان اجتماعی کردستان داتیتن گو بردام هاریکاری روش آوای کردستان دکتن هم جری سیاسی و هم جری سربازی وجی.